الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باوکی باش یوسف مامستا. قربان جنابتان شلون عزیزەکەم شکر باشن الحمد لله خدا عافية. یاخوا باش بن مامستا بشير من هذا. پرسیارەکەمت باوکی یوسف برا عزیزەکەم فەرموو مامستا بشياري كم أدي زكاة لسن ميدوني ذكري. بم بۆ لە باوکی یوسف ئەگە پرسیارەکە دووبارەکەی عەزیز نەبێ باوکی یوسف مامستا زكاة لعدي يعني لسني زكاة ذكي من لبنو من هشاش تبي هشتا تبي أخر. زەکات لە چی؟ وبشياري زەکات لە چییە کەوێ زەکات لە چی فەرمووت؟ بشياري دوامي پرسیاری یەکەمتم بۆ دووبارەکەوت تێ نەگەیشتم. مامستا بشياري كم يعني كم بارة تبي زكاة ذكري. پارە بڕی چەند زەکاتی لێ دەکەی بەسەر چاو ئەوە پرسیاری بشياري دوامي آية قرآن خوندن لموبايلي خيرك القرآن وكو قال مصحفي بخوينيان. ئەمە بەستەوەی شاشەکە ڕاگری لە جیاتی موسحەفەکە شاشەکە لە سەری بخوێنی ئەمە بەستەوەیە؟ بله بله. بەس چاوان باوکی یوسف ممنون دست خوش بده. چاوەکەی من ئەزیزەکەم باوکی یوسف دەفەرمێ بڕی چەند زەکاتی لێ دەکەوێت ئەزیزەکەم تقریبان بڕی ئەوە لیژنەی فتووە بەپی ساڵەکان دیاری دەکات بەپی بەرز و نزمی نرخی زێڕ و ئەوانە پاروتیان 4 ملیۆن و نیو یعنی لە دەوری 4 ملیۆنە زەکاتی لێ دەکەوێت بەڵام من وەکو خودی خۆم لەوەتی ژیانم هەیە وان بیر کردێتەوە واش بە باوکی یوسف و موسڵمانان دەڵێم ونەهبار نابی تا دەوری 4 ملیۆن و نیو 5 ملیۆن نەبێت زەکاتی لێ نەدەی یعنی بۆ 2 ملیۆنت هەیە 3 ملیۆنت هەیە زەکاتی لەسەر نییە بەڵام با خۆمان ڕابێنین ئەگە خوای گەورە ملیۆنە دیناری دایتێ 12 مانگ بەنووسوی لە ماڵەوە مایەوە خوا ڕەحمیکرد نەخۆش نەبووی قەرزار نەبووی سپاس بۆ خوای گەورە لە بەڵام مصیبەت بە دوور بووی کاکە هەر وەک شکرانە بژێری خوا 25 سوور لەسەر یەکدانا و 25 ڕەمەزانان لێ دەرێنەوە بیبەخشە لە پێناوی خوادا دڵێکی مرتاح والله فێری بەخشین دەبی خوای گەورە ملیۆنەکەت بۆ دەکاتە 2 ملیۆن بەڵام دایمە مەترسە وڵی هەیە لیژنەی فتوە ماوەڵان 50,000 کەمەند بەخوا کە فێری ئەوە بووی زەکاتیش نادەی بۆیە حتا دەوری نزیکی 4 ملیۆن و نیو ئەوی من ئاگام لێ بێت زەکات لەسەر پارە نییە بەڵام باوکی یوسف تخوا با بیکەین بە عادەت هەموو موسڵمانان 1 ملیۆنی خۆت هەبوو هەموو ساڵە زەکاتێکی لێ بدە والله ماڵت پڕ بەرەکەت دەبێت چۆن دارەکەت ئەوە لەقەکانی دەبڕێەوە خوای گەورە زیادی دەکات ماڵیش بەو 25,000 کە لە ملیۆنێکا دەیبەخشی بڕواتان هەبێت چۆن لقی میوەکەڵی بەخوا لەقێکی باشم لێ کردەوە ئەها هەموو ساڵی لە بەهارا میوە دەبڕین ئەڵێن وڵات بەخوا میوەکەم بڕی حیفێ لێی بۆ بەڵام لەو سەرەوە توولێکی وا دەرەکاتەوە ئەم جاتریەکەی جوانە ماڵیش کە لێی دەبەخشرێ ئەم جارەکانە سوبحان الله زیاد دەکا و بەرەکەتی لێ دەکەوێت دوێمیان دەڵێ قورئان لەسەر شاشە هەمان خێری هەیە باوکی یوسف دەفەرمێ بەڵێ لەسەر شاشەی موبایل لەسەر شاشەی ئایپاد لەسەر شاشەی کۆمپیوتەر وەکو لە موسحەفەکە خوێن بێت دوایە هەرچە من بۆ خودی خۆم ئەوانە بەکار نایەنم دایمە دڵم بە قورئانەکە خۆشەوە لە خزمەتیا بم بەڵام وەکو خێر و پاداش هیچ لە خێر و پاداشتەکەی کەم نابێتەوە حیز لە خێر و پاداشتەکەی کەم نابێتەوە بەڵام هەتا بۆتان دەکرێت لەسەر قورئانەکە موسحەفەکە چونکە هەم بۆ چاوت سەلامەتە ئەو تیشکانە لێن نادا هەم باوەڕ کە بەرەکەتی قورئانەکە زۆر خۆشترە دوای کات بەیەکەوە دەنێ دەخێتە سەر سنگل لەسەر سەرتی دادنی ماچی دەکەی یعنی یەک بەرەکەتی تایبەت لە موسحەفە هەیە کە لەسەر شاشەدا لەسەر کۆمپیوتەرە لەسەر ئایپادە لەسەر موبایلە ئەوە نابینم بەڵام وەکو پاداشت و خێر بەڵێ هەردووچیان وەکو یەک خێریان هەیە